ئێمە داواکارین لە دەسەڵات و حکوومەت یەکەم لە ئێستاوە تاوەکو ساڵی 2021 تاوەکو سەرەتای ساڵی 2021 بڕیاری دەستپێکردنەوەی کاری تێدا بدرێت. دوام لە بودجەی ساڵی 2021دا پارەی تەرخانکراوی تەواوی تیادا جێژگیر بکرێت بۆ تەواوکردنی یەکجاری پرۆژەکە. سێم لە ئەگەری جێبەجێنەکردنی داواکاریەکان چالەکیەکانمان فراوانتر دەبێت و کاردانەوەی جیاوازترمان دەبێت بۆ فشارخستنە سەر حکوومەت بۆ جێبەجێکردنی داواکاریەکانمان و داواکاری ڕەوای جەماوەری شاری کۆیە. داواکاریەکان بۆ تەواوکردنی دووسای دەرەگای کۆیە هەولێر دیارە لە دێر زەمانە و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە هەوڵ و فشارا بوونە لە ساڵانی ڕابردووە نزیکی 14 بۆ 15,000 ئیمزا کۆکرایەوە بۆ ئەوەی کە پرۆژەکە دەستی پێ بکرێت ئەو کادوا بوو دەستی پێکرا دوای بەسەر کۆمەڵە گرفتی و نەمانی بودجەی هەرێمی کوردستان و شەڕی داعش بەسەر دواتر جارێ شرێمە لە ساڵی 2010 و ڕێکخراوی چەتر و ژمارەك چالاکوان چونەوە لای وەزاری ئاوادانکردنەوە نیشتەجێکردن دیسانەوە بەڵێنی کارکردن پێدرا و بە فشاری هەموو لاک کار تیا دەست پێ کردەوە دواتر لەگەڵ هاتنی کۆڕۆنا دیسان جایشتی کارەکانی ئەو پرۆژەیە وەسایەوە